ئەویش دکتۆر بەکر حەما ئەمین دکتۆر لا یاسا نێودەوڵەتیەکان بۆ سەر چاوە ئاویەکان کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لامان میوانە. دکتۆر بەخێراتی بەیانی باش. بەخێر دکتۆر بانی باش. دکتۆر وەکو ئێستاش ئاماژە ما پێدا ئەمە بابەتێکی بەڕاستی نامۆیە و ڕەنگە زۆر کەس بیری لەوە نەکردبێتەوە کە بتوانرێت بەپی یاسا نێودەوڵەتیەکان پرسی ئاو ڕێکخراوێک یاسایە کە بتوانێت پرسی ئەو کێشەکانی ئەو چارەسەر بکات. ناونیشانی دکتۆراکەت لە یاسا نێودەوڵەتیەکان بۆ سەرچاوە ئاویەکان ئەمە هیچ کەسێکی دیکە هەیە لە عێراقدا بتوانی بێتێن بڕوانامەیە بەدەست بنیا خود بەم ناونیشانە دکتۆراکی بەدەستێ نابێ؟ بەڵێ سەرەتا زۆر سپاسدانەکەم بۆ میوانداریە. لە ڕاستە بابەتی ئەو کێشە ئاوەکانێکێکە لەو تۆپیکانەیان لەو کێشانەی کە ئەمڕۆ لە هەموو جیهاندا مشت و مڕ و توێژینەوە و کۆمەڵێک توێژی زۆر هەڵدەگرێ. خۆشبەختانە ئێمە کە دەستمان بە و پرۆسی ئەو خوێندەمان کرد هەڵمدا تۆپیکێکیان با بڵین ناونیشانێک هەڵبژێرین کە لە داهاتوە هەم بۆ خۆمان هەم بۆ ناوچەکە بتوانین سوودی لێوەربگرین. لە ڕاستە بابەتەکە تۆزێک بابەتێکی دەگمەن بوو هەم بۆ زانکۆکە هەم بۆ خۆم بەتایبەتی لەو ڕۆوە کە سەرچاوی زۆر پێویست لە بەردەسانە بوو لە ئەم ناوچەیە کە من کردوبوون بە بابەتی توێژینەوەکە بەڵام خۆشبەختانە پاش نزیکی 6 ساڵ بە بەردەوامی و توێژینەوە بە دووادا چون توانیمان ئەو کارە بە ئەنجام گەێنین. ئێستا لە چوارچێوەی کتێبێکە ئامادەیە بۆ بڵاوبوونەوە لە داهاتوێکی نزیکدا. باش دکتۆر ئێمە بەردەوام گرفتی ئاو کێشەی ئاو ئەبیستین لە هەواڵەکانە لە میدیاکانە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە و ئەم گرفتەش بۆتە گرفتێکی یعنی تا ڕادەیەک بەرچاو لە ڕووی یاساییەوە چۆن نەتوانین ئێمە ئەم کێشانە چارەسەر بکەین یعنی چۆن نەتوانین لە ڕووی یاساوە ڕوبەڕووی ئەم کێشانەی گرفتی ئاو ببینەوە. بە دڵنیایی وەکو ئاماژەم پێدا گرنگی ئاو وەکو کانزایەکی بنەڕەتی بۆ بوونی مرۆڤ بۆ بوونی هەموو گیاندارەکان وای لە با بڵێن هەموو ناواندا توێژینەوەکان کردووە کە زۆر بەتەنگی ئەم بابەتەوە بێن وەکو دەبینین بە تایبەتی ناوچەکەی خۆشمان لە ڕۆژگاری ئێسا بە ئازارێکی زۆر پرۆکێنەراتی ئەپەڕێت لە ڕووی کێشەی بێ ئاوی و وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کێشە ژینگەیەکان بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر مانوێت تیش بخینە سەر و بابەتە بە شێوەیەکی کورد بەڵێ بە دڵنیاییوە ئاو لە بنەماکانی مافی مرۆڤ و لە یاسای نێودەوڵەتیە جێگەی کراوەتەوە بەشێوەیە لە چوارچەوەی مرۆڤایەت یا چۆن پێناساکرێت بڵێ وەکو ڕگەز ئاو ئەتوانین بڵین بە توخمێک داهاندرێت کە هەموو ڕێکەوت نامە نێودەوڵەتەکان و یاسا نێودەوڵەتەکان لە چوارچەوەی بنەما ئینسانەکانە بنەماکانی مافی مرۆڤ ئاماژیان پێداوە بە شێوەیە کە ئەتوانین پێناستی بکەین بە بریتە لە دەستگەیشتنی هەموو تاکێک بە ئاوێکی دروستی سەلامەتی پاک و خاوێن بەبێ ئەوەی هیچ ڕێگریەک هەبێت کەواتە ئاو لە چوارچەوەی یاسای نێودەوڵەتی و مافەکانی مرۆڤ وەکو مافێکی بنەڕەتی جێگەی کراوەتەوە و دەیان و سەدان ڕێکەوتنامەی نێودەوڵەتی و هەرێمی دانیان بە ئەم مافاناوە. باشە دکتۆر ئێستا لە ئێستا گەورەترین کێشە لە حکوومەتی عێراق و لە ناو عێراقدا کێشەی کەمی ئاوە کە ئەم ئاوانش سەرچاوەکانیان لە وڵاتی ئێران و تورکیا و سووریاوە داخلی ناو خاکی عێراقە بێت بەردەوام وەزارەتەکان بەردەوام لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسە باڵاکان لە ئاسی سەرۆگۆزیرانە کۆبوونەوە ئەکەنەوە کۆبوونەوە ئەنجامێن باز لە کێشەی ئاوەکەن. عێراق بە نمونە ئەگەر بێنینەوە چۆن ئەتوانێت لە ڕووی یاساییەوە مافی بەدەستێنانی ئاوی خۆی لە وڵاتانی دەوروبەر بەدەست بهێنێت و ئەم یاسایە یاخود ئەم مافە کێ پێی ئەیە کە بتوانێت داوای ئەو ئاوە بکات. لە ئێستەیە قەرار بوو 400,000 متر سێجا لە چرکەیەکدا لە وڵاتی تورکیا ئاو بەربرێتەوە بۆ ناو دجلە و فرات کە ئێستا هاتۆتە خوارەوە بۆ 270 متر سێجا یعنی ئەمە چۆن ئەتوانرێت لە ڕووی یاساییەوە کاری لەسەر بکرێت. بڵێ لە ڕاستیە ئەتوانم بڵێم کێشەی بێئاوی لە عێراقایەکێکە لەو کێشانەی کە سەرەتایەکی مێژووی زۆر درێژخایەنی هەیە. ڕاستە لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقا کێشەکە بە شێوەیەکی وازەحتر دەرکەوتووە لەبەرەوەی کاتێکە با بڵین هەر لە ساڵی 1920ەوە کە حکوومەتی عێراقیدا دەمەزرێت یەکێک لە ئەو هۆکارانەی کە ئەم وڵاتە کە سخامگیری ئابووری و ئەمنی تا ئێسەوە بەخۆ نەبینیوە ئەتوانم بڵێم بڕی ئاوە بە جۆرێک لە جۆرەکان لە حوشەی پشتەوەی ئەم وڵاتەوە کێشەیەکی بەردەوامی هەبووە تارماییەک هەبووە کە ئەویش کێشەی ئاو بۆ لە دەسەڵاتی خۆی دانەبوو لە سنوورەکانەوە هاتووە. عێراق کە ئێستا
لە گەورەترین تەنگەژەی بێئاویا ئاژی بە بۆنەی کەمبوونەوەی ئاستی ڕووبارەکانی دجل و فراتەوە کە وەکو ئاگادارین ڕێژەی لە 180 بۆ 90 تا 92 هەموو ئەو ئەوانە پێکێنێ کە ئەرژێنە خاکی عێراقەوە ئەم کارەساتە ڕۆژ لە دوای ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرزبوونەوەیە. ئەگەر بۆ نمونە هەریەک لە وڵاتانەی کە ئاماژە پێبدا باسییان بکەین کۆمەڵەیەکی زۆر ململانی و توێژ و کۆمەڵێک ئەتوانم بڵێم کێبڕکی سیاسی لە ناوچەکە هەبووە لەگەڵ عێراقا. ئێمە لە تورکیاوە دەست پێ بکەین هەر لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە لەو سەروبەندەشدا کە ئەتوانم بڵێم ئاستی ئاوەکانی ڕووباری دیجلە و فرات لە ئاستێکا بووە پێویستی بەو مەترسیانە نەبووە. تەنانەت بە پێی هەندێک داتا و زانیاری ڕۆژگارێک هەبووە هێزە سەربازیەکان و سوپا خراوەتە ئامادەباشیەوە بۆ ڕێگری لە لافا و لە گلدانەوەی مەترسیەکانی ئاو کە بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆ بە ئاستێک گەیشتووە. ئێستا ئەبینی ڕووبارەکان وشک دەکرێن، گولەکان چۆڵ دەکرێن، ماڵەکان بەرەو وێرانبوون دەڕۆن. هەر بۆیە لە ساڵانی هەر لە پەیماننامەی قوستنتیەوە لە ساڵی 1930 هەتاوەکو ئێستا چەندین پەیماننامە و چەندین ڕێککەوتنامە لە نێوان ئەم دوو وڵاتە هەیە. بۆ نمونە هەر لە ڕێککەوتنامەی قوستنتینیەوە لەو کاتەوە کە عێراق پێش باڵی پێش دروستبوونی عێراق بۆ کەوتونەتە ئامادەباشیەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی نێودەوڵەتی بابەتی ئاو لەگەڵ ئەم وڵاتانە یەکلای بکاتەوە. قسەکانی جەنابەت کە هەمووی بە نێودەوڵەتی و بە یاسا و لە سەردەمی قوستنتینیەوە تاکو وەگاتەوە ئێستا یعنی ئەم گرفتانە هەربوونی هەبووە. ئاویش بابەتێکە کە ڕەبتە بە مرۆڤ و بە ژیانی مرۆڤ و تاکەکانەوە. یعنی نەبوونی ئاو گرفتی ژیانش دروستەکە. مافی مرۆڤ پێشێ لەکرێ، مافەکانی مرۆڤ پێشێ لەکرێن. یعنی بۆ تا ئێستا یاسایەکی نێودەوڵەتی بەم شێوەیە نییە کە لە کاتی هەموو ڕوودانە سیاسیەکانە ڕووداوە سیاسیە گەورەکانە لە کاتی جەنگیشە کەس نەتوانێت دەست بەرێ بۆ ئەم یاسایە بۆ ئەم مافەکە مافی وڵاتێکی کەیە کە مافی کەسێکی کێ بۆ تا ئێستا ئەم شتە نەکراوە. ئەگەر ئیجازە بی بۆ من ئەو بابەتە بە شێوەیەکی دروستتر بۆ جەناب بۆ بینەرانیش ئێمەش ئەومان ورد بکەمەوە. وەکو ئاماژەم پێدا بوونی مەترسی و کێشە ئاوەکو بابەتێکی ئەمنی لە عێراق وای لە عێراق کردووە کە بەردەوام بەتەنگ ئەو بابەتەوە بێت. لە دوای لە سەردەمانی پێش و ڕۆژگارێک کە عێراق لە سەروبەندی کۆمەڵەی گەلانە با بڵین هاوکاری کراوە وەکو وڵاتێک کە پشگیریەکی زۆری حکوومەتەی فەڕەنسا و با بڵین بریتانیای لەگەڵا بۆ توانراوە بە جۆرێک لە جۆرەکان حکوومەتی تورکیا بێنێتە سەرخەت و پەیماننامەی ساڵی 1946 مۆر بکرێت کە لەم پەیماننامەیەدا کە بە پەیماننامەی ئاشتی و هاوسەیەتی ناسراوە کۆمەڵێک بند و مادەی زۆ گرنگی تێدایە. ئەو بند و مادانە بڵێ هەر تایبەت بە قەزایە ئاو ئەتوانم بڵێم لە حەقی ئەمنی و کۆمەڵێک بابەتی تری تێکەڵ بوو، بازرگانی تێکەڵ بوو، بەڵام سەرنجی سەرەکی ڕێکەوتنامەکە لەسەر کێشەی ئاو بووە. هەر ئەتوانم بڵێم پابندیەکانی ئەو مادانەی کە لە ڕێکەوتنامەکە هاتووە وای لەم دوو وڵاتە کردو بەردەوام لە هەڵکشان و داکشانی سیاسیا بوون. هەمیشە کارتی ئاو وەکو کارتێکی سیاسی دژی عێراق و دژی دانیشتوانەکەی بە هەرێمی کوردستانیشەوە بەکار هاتووە. هەتاوەکو ئەگاتە ئاستێک کە هەندێک جار بۆ نمونە وڵاتێکی وەکو سووریا کە ئێمە ڕەنگە وادابنین کاریگەرێکی ئەوتۆی لەسەر عێراق نییە، بەڵام دروستکردنی بەنداوەکان لە وڵاتێکی وەکو سووریا کاریگەری ڕاستەخۆی لەسەر کەمبوونی ڕێژەی ئاوەکانی عێراق بووە. بۆ نمونە لە ساڵانێکە کاتێک کە بەنداوی ئەلفەورە دروست دەکرێت لە سووریادا لە ڕێگەی هێزی سەربازیەوە با بڵێن لە سەروبەندی ڕژەمی پێشووی سەدام حوسێنە هەوڵ درراوە ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە هەتاوەکو بە نێوەنگیری کێشەکە چارەسەر کراوە. پرسیارەکەم بوو باسی بەنداوت کرد. تا چەند لە یاسانەی دەوڵەتەکانە گریمگی بەوە دراوە هەر کەس هەستێت و بڵێ منم ئاوە بە وڵاتی منە ئەڕوا بەنداوێکی لەسەر دروست دەکەم. ڕەنگە ئەو بەنداوانەی کە دروستکراون لەسەر ئاوی دیجلە و فرات هۆکاری سەرەکی بن بۆی کە ئەوکەم بۆ تۆ بۆ هاتنی بۆ عێراق بەدڵنیاییوە یاسای بەرکار ئێستا لە ئارایە، بەڵام کێشەکە چیە وەکو هەموو بابەتێکی تر بۆ ئێمە یاسای ڕێکەوتنامەی گشتی نێودەوڵەتی بۆ سەرچاوە ئاوەکانمان هەیە بۆ غەیری بابەتی گەشتیاری کە لە ساڵی 1990 دەرچووە و خۆشبەختانە لە ساڵی 2014 کەوتەتە بواری جێبەجێکردنەوە. ئەم یاسایە زیاد لە 38 وڵات ئێستا ئەندامەتیایە بە عێراق و سووریایەوە، بەڵام بۆ نمونە لەبەرەوەی ئەم ڕێکەوتنامە لایەن هەندێک لە وڵاتانی ڕێژگەی
دەرەوەی عێراقەوە بۆ نمونە تورکیا و ئێرانەوە واژۆ نەکراوە ئەو وڵاتانە خۆیان بە پابەندانانرێن ئەمە بۆ وەڵامی پرسیارەکەت بەڵام لە ڕووی ڕێککەوتنامە نێودەوڵەتەکان و مافەکانی مرۆڤ و مافی ئافرەتان و بە تایبەتی بەرکەوتی مافی مناڵان و دەیان و سەدان ڕێککەوتنامەی تر هەیە بە دڵنیاییوە ئەو دوو دەوڵەتە هەردووکیان مەحکومن بە ئەو کارەساتە ژینگەی ئەمڕۆ لە خاکی عێراق و هەرێمی کوردستان ڕوەدات بە دڵنیاییوە یاسا و ڕێککەوتنامە نێودەوڵەتەکانیش کۆمەڵێک ڕێگە و پابندی خۆی هەیە بۆ دروستکردنی بەندا و یەکێک بۆ نمونە من ئەگەر بمەوێت بچمە ناو تەفاسیلی ئەم بابەتەوە پێویستە تۆ بەعد و مەودای ژینگەیی کارەساتەکانی خوار ئەو بەنداوانە لێک بدەیتەوە ئایا تا چەند کار ئەکاتە سەر هاوڵاتیانی دوانیشتوانی خواری بەنداوەکان یەکێک لە باشترین ئەو مەبدەئانەیان ئەو پرینسپڵانەی کە یاسای ناوبراو ئاماژەی پێداوە بریتە لە دابشکردنیکی عادلانەی سەرچاوەکانی ئەو لە نێوان وڵاتانی ڕێژگەدا بۆ نمونە هەریەک لەو وڵاتانە ئەگەر پاساوی خۆیان هەبێت ئێمە ئەبێ ئێوەشمان لەبیر بێت ڕاستە ئەمساڵ ساڵێکی پڕوقێنەرە و ئەتوانم بڵێم لە ساڵی 1933 و هەتاوەکو ئێستا عێراق خوشکەسایی و بێئاوی و گەرما بە دەرەجەیەک بێئاوی وای بەخۆیەوە نەبینیوە من لەبیر نزیکی 6 ساڵ 7 ساڵ پێش ئێستا هەر لەم ستۆدە بەڕۆزەوە ئاگادارکردنەوەیەکمدا کە عێراق بەرەو کارەساتێکی گەورە هەنگاوەنی ئەوەتە لە ماوەی 5 ساڵە ئەو بابەتە هەموو ئەمەچوی خۆمان دەبینین بەنداوی دەربەنیخان و بەنداوی دوکان کە یەکێکن لە دوو باشترین سەرچاوەکانی کۆکردنەوەی ئاو لە هەرێمی کوردستان و عێراق دەبینین دابەزانێکی زۆر قورسیان بە خۆیانەوە بینیوە بە دڵنیاییوە ئەمانە جگە لە کاریگەری گۆڕانکاریەکانی ئاوی هەوا و پرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری ڕاستە و خۆی وڵاتانی ڕێژگە بە تایبەتی ئێران و تورکیای لەسرە بەنسبەت بەنداوی دەربەنی خان و دوکانەوە زیاتر کاریگەر بە پرۆژەکانی وڵاتی ئێران باشە دکتۆر یاسای دەریانی نێودەوڵەتی ڕێکخراوینەتەوەی گرتوەکان هەڵە نەبم بگومان بەڕێستان زانێرێکی باشترتان هەیە لەو بارەوە پێم وابێنای ئەنکلۆسە شتێکی لەو بابەتە مافی ویلایەتەکانی دیاری کردووە کە مافیان چێ لە بەکارێنان و بەدەستێنانی ئاو لە دەریاکان و لە ڕووبارە گەورەکاندا تا چەند گرنگە عێراقیش یاسایەکی لەو جۆرەی هەبێ یاخود چۆن بتوانێت بەپێ ئەو یاسایانە ئاوی خۆی وەدەستبێنێ و بەڕێز داماش بەکە ئێمە ئەم ساڵ بەڕاستی ساڵێکی وشکە ساڵی و تااقەت پڕوکێرمان بەڕێ کرد چۆن گتا چەند گرنگە ئێمەش بتوانین یاسایەکی لەو جۆرەمان هەبێ کە بتوانین مافی بەدەستێنانی ئاومان هەبێ لە سەرچاوەکانی دیکەوە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئەبێ ئێمە بگەڕێنەوە سەر دەستوری عێراقی دەستوری عێراق وەکو دەستوری هەمیشەیی با بڵێن دەستوری ئێستاکە کاری پێ ئەکرێت کۆمەڵێک بند و کۆمەڵێک بڕگەیتیا هاتۆ زۆر بە ئاشکرا پشتڕاستی ئەم وتەی تۆ ئەکاتەوە مادەکانی بۆ منە مادەی 33 دەستوری عێراقی پابەندبیەکی یاسایی و مرۆڤانە خاتە سەر حکوومەتی عێراقی کە ژینگەیەکی لەبار بۆ هەموو هاوڵاتیەکانی بەبێ جیاوازی دابین بکات زیاتر ئەڕۆین بۆ مادەکانی کۆتایی دەستورەکە لە مادەی 14 بڕگەکانی سێ و بڕگەی حەوت زۆر بە ئاشکرا ئاماژە بەمە ئەکات کە پێویستە هەموو هاوڵاتیەک بڕگەی بەرکەوتەی ئاوی خۆی بەرکەوتەیەکی ئاوی سەلامەتی سازگاری پێ بگات ئەکرێت بۆ بەدەواداچوونی ئەم بابەتە دەستوری عێراقی وەکو دوکۆمنتێکی ڕسمی بەکاربێنرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا لە ڕۆژگاری ئەوڕۆ ئەیبینین و ئەوەی کە ناوچەکە پیاەتی ئەپەڕێت بابەتی ژینگەیەکان وەکو بابەتێکی لاوەکیلی ئێڕوان لە کاتێکە کارەساتەکە زۆر کارەساتە ژینگەیەکان ئەمڕۆ لە ناوچەکەدا بە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە ئەتوانم بڵێم کاریگەریەکانی و خەتەرەکان و مەترسیەکانی بۆ داهاتوومان زۆر زیاتر لە مەترسیەکانی جەنگە ئابووری و اقتصادیەکان کە ئێستا ئەم ناوچەیە گرتوتەوە بۆیە بەدڵنیاییەوە ئەوە بە پرسیارەتی یاسایی و ئەرکی ئەخلاقی حکوومەتی عێراقیە بەپێی دەستوری عێراقی هەنگاوەکانی لەم بارەیەوە بگرێتە بەر چونکە کە ئەگەڕێکە هەر بابەتێک کە پەیوەندی بە ئاوە هەیە و بە تایبەتی ئەو ئەوانەی کە لە دەروەی وڵات دێن دەستوری عێراقی بەڕوونی ئاماژەی پێداوە کە ئەمە ئەرکی و بەرپرسیارەتی حکوومەتی فیدراڵیە بە ئەم کارە هەستێت خۆشبەختانە کۆمەڵی هەنگاو نراوە کۆمەڵێک لیجان بۆ نمونە لیژنەی کشتتوکاڵ و سەرچاو ئاوەکانی پەرلەمانی عێراق بەدواداچوونیان بابەتانە کردو کۆمەڵێک وەفت و نوێنەرایەتی ڕەوانەی هەرێک لە وڵاتانە بە تایبەتی تورکیا کراوە ئەم وڵاتانە کێشەیان ئەوەیە خاتون هەمیشە کە ئاو لەو ڕێژەیە بەکاردێنن کە بابەت و سیاسەتی ناوچەکە دەخوازێ
هەمیشە ئاو وەکو کارتێکی سیاسی دژ بە ئەم وڵاتە بەکار هاتووە و ئەم وڵاتەش بەداخەوە بۆ بە قوربانی سیاسەتی دەولی بە دەرەجەیەک و سیاسەتی هەرێمی لە ناوچەکەدا. دکتۆر مادام باسەکە هاتووە ناو عێراق بە تۆزێک بینەوە بۆ ناو هەرێمی کوردستانیش لە هەرێمی کوردستانیشەوە تۆزێک باسی ئەم گرفتانە بکەین لە دەستوری هەرێمی کوردستانە ئەو یاسانی کە هەمانە یاسای ژمارە 13 کە تەرخان کراوە بە دروستکردنی سندوقێک بۆ پاراستنی ئاو سەرچاوەکانی ئاو ئەم سندوقا ئەگەر زانیاری و هەبێت حتممەنیش ینی ئەبێت جەنابەت زانیاری تەواو هەبێت تا ئێستا کاری پێ ناکرێت و یەکێک لە مادەکانی ئەم یاسای ژمارە 13 باز لەوە ئەکرێت کە لە ڕووە نێودەوڵەتیەکەوە بتوانن فەند وەربگرن بۆ ئەوەی بتوانن دەست بگرێ بە ئاوی سروشتی یاخۆدە و ئاوانەی کە هەیە. پرسیارەکە ئەمەیە حکوومەتی هەرێم وەکو حکوومەتێکی ناوچەیی کە لە ناوچەکە بوونی هەیە تا چەند نەتوانێت سوود لەم یاسا نێودەوڵەتیانە وەربگرێت بۆ بەدەستهێنانی ئاو سەرچاوی ئاو یعنی ئێمە ئەگەر بێت و ئێران ڕووباری سیروان دابخاوە حد سەدی دەربانی خان هەروشکە بێ خۆیەوەی سەرچاوی سروشتینی یاخود لەم لاوە بینەوە بۆ دوکان عینەن شت زیەکانی سەرەوە ئەمیش هەرم گرفتە دروستەکە حکوومەتی هەرێم لە ڕووی یاسا نێودەوڵەتیەکانەوە چۆن ئەتوانێت مافی خۆی دەستەبەر بکات. بڵێ پێم وایە ئەو یاسای جەناب ئاماژەی پێدەین مەبەست یاسای پاراستنی ئاویان سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستانە کە خۆشبەختانە لەم ساڵانەی دوایی من خۆمیەکێک بووم لەو کەسانەی کە بە کۆمنت و بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ بەشێکی زۆری ڕێکخراوەکان بە تایبەتی ڕێکخراوی سروشتی کوردستان بە هاوکاری کاک سەرۆر قراداخی ئەو برادرانەی ترکە لە بابەتەکە بوون خۆشبەختانە من هاوکاری و کۆمنتی خۆم گەیاندووە و یاساکە چۆتە بواری جێبەجێکردنەوە یان ڕاستە بڵێم دەرچوانی بۆ کراوە بەڵام ئیشکالێتی جێبەجێکردن هەمیشە یەکێک لە ئیشکالەتی ئەو ئیشکالەتانەی کە ڕوبەڕووی دام و دەستگای ئیداریەکانە بێتەوە چونکە وەکو خۆت ئاماژەت پێدا ئەکرێ ئەم بابەتە لە دوو تەوەرۆ هەڵسەنگانی بۆ بکەن تەوەری یەکەم برەودانە بە سەرچاوە ئیداری و مرۆیەکان کە چۆن بتوانین بە باشترین شێوە سوود لەم سەرچاوانە وەربگرین خۆشبەختانە هەرێمی کوردستان یەکێکە لەو ناوچانەی کە ڕێژەیەکی پێویست ئەو بەفری لێکۆ ئەبێتەوە کە ئەگەر ئێمە بێت و سەرچاوەکانی ناخۆی سەرچاوەکانی سەرچاو سروشتەکانی خۆی بڵێ من باز لەوە ئەەکەم لە ڕووی یاسا نێودەوڵەتیەکان بدڵنیایەوە ئەگەر ئیجازەم بێ مەبەستم ئەوەیە ئەو ڕێژە ئاوەی کە لە هەرێمی کوردستان کۆ ئەبێتەوە ئەکرێت بە شێوازێکی دروستە سوودی لێوەربگرێت خۆشبەختانە من لەو ماوەیە کە هەگەڕاومەتەوە بەراوردێکم کردووە کۆمەڵێک بەنداوی زۆر باش دروستکراون کۆمەڵێکی تر لە ژێر دروستکردنان ئەوە نشی کە ئاگادار بم بە جۆرێک لە جۆرەکان بەنداوی گەورەتر لا داهاتووە دروستەکرێ ئەمە بۆ وەڵامی پرسیارەکەت لەبەرەوەی وەکو ئاماژەم پێدا ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان ئەگەر بەراورد بکەین بە بڕی ئاوی کۆکراوە ئەتوانین بڵین زیاد لە ڕێژەی پێویستمان هەیە بەڵام چییە لە هەموو شوێنەکانە ناتوێت ئەم ئاوە کۆ بکرێتەوە سوودی لێوەربگرێت بۆ بەشی دووەمی پرسیارەکەت وەکو ئاماژەم پێدا لەبەرەوەی بەرپرسیارەتی کێشە و چارەسەرکردنی گرفتەکانی ئاو کە لە دەرەوەی ئەتوانین بڵێم لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستانە هەروەکو دەستوری عێراقی ئاماژەی پێداوە ئەمە بەرپرسیارەتی و ئەرکی یاسایی حکوومەتی فیدراڵیە بۆیە من ئەکرێت پێشنیاری ئەوە بکەم لە هەموو وەفد و لیژنە دانووسانەکانە پێویستە حکوومەتی هەرێم پێداگیری لەسەر هەبوونی نوێنەری خۆی و ئەندامی خۆی لەو لیژنانەدا بکات چونکە بە دوو هۆکاری یەکەم کە ئەتوانە بڵێم سەرچاوەیەکی سەرێکی ڕێژگەی ئاوەکانەوە کە ئەو دوو بەنداوە و کۆمەڵێک بەنداوی تریشی تێدایە هۆکاری دووەم دوجار هەرێمی کوردستان ئێمە ئێستا دەبینین بەم شارەی خۆشمانەوە لە بەردەم گرفتێکی کەم ئاوی پڕۆکێنەردایە وایە لەبەرەوە ڕاستە کارە ساتە ژینگەی و مرۆی و ئەتوانم بڵێم ئینسانیەکە زیاتر لە ناوچەکانی خواروی عێراقدایە بە ناوچەکانی ئێستا ئەگەر لە دوایین داتایەکە ئاماژە بەوە دات ئێستا شاری بەسرەیەکێکە لەو شارانەی کە بە دەست تەنگەژەی بێ ئاوی و ئاوی پاکی خواردنەوە ئەناڵێنێ بە هەمان شێوە شارەکانی تری ناوەڕاست زۆنگاوەکان هەمی وشک بۆ وەکو ئاماژەت پێداوە چیرۆکی بارکردن و ڕاگواستن لە گوندەکانەوە بۆ شارەکان یەکێکە لەو چیرۆکە ناخۆشانەی کە ڕۆژانە ئەیبیسین کۆمەڵێک چیرۆک ئەبینی کە بەڕاستی شیاوی هەڵوێستە لەسەرکردنە هیوادارم چه حکوومەتی عێراقی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستانیش کە وەکو پێویست
ئەرکی خۆی جێبەجێ کردووە هەنگاوی باشتر بنێن لەم بابەتە چونکە بابەتێکە بەڕاستی لە ساڵانی داهاتووە ئەوەی ئێستا ئەیبینین بەداخەوە کە ئەمە حەز ناکەم بڵێم کارەساتەکە زۆر لە مەقورسر دەبێت چونکە بەپێی هەموو ئەو داتانەی کە لە بەردەستایە لە ساڵی 2040 ڕووباری دیجلە و فرات بە تەواوەتی وشکە بێت ینی بە تەواوەتی وشکە بێت کە ئیتر ئەو کارەساتە ئەوەیە کە عێراق نایەوێ بیری لێ بکاتەوە چێ بەرپرسە لە موشک بوونە بە دەرەجەی یەک و بەتوانە بڵێم پشکی شێری بابەتەکە بەنداوەکانی تورکیایە تورکیا ئێستا لە خۆناغێخانی کۆتایی بڵێن عێراق لە ڕووی یاسا نێودەوڵەتیەکانەوە بۆ بەدەستێنانی مافی ئاو لاوازە و دەسەڵاتێکی وای نییە کە داوای مافی خۆی بکە بە دڵنیاییوە ئێستا خۆتەزانی دوجار پێگەی سیاسی دەورێکی کاریگەری هەیە لە یەکلاییکردنەوەی کێشە نێودەوڵەتەکانەوە بە کێشەی ئاویشەوە بەڵام ئەمە مانای خۆ بە دەستەوەدان ناگەێنێت چونکە ئێمە کۆمەڵێک یاسا و ڕێسای نێودەوڵەتی و ڕێکەوتنامەی جیهانیمان هەیە کە ئەرکی یاسایی و ئەخلاقی ئەخاتە ئەستۆی هەریەک لە تورکیا بە دەرەجەی ئێرانیش بە جۆرێک لە جۆرەکان کە وەڵامدانەوەیکی باشتریان بۆم بابەتە هەبێت چونکە دروستکردنی بەنداوەکان ڕاستە بۆ نمونە بابەتەکە وەکو سەرەتا ئاماژەم پێدا بۆعدێکی مێژووی هەیە ئەو بابەتە ئەگەڕێتەوە بۆ وتەیەک لە وتەکانی تورکت ئۆزال سەرۆک وەزیرانی پێشی تورکیا کە ئەڵێ ئێمە بۆچی مافمان نییە بەسەر عێراق وەکو وڵاتێک چۆن سەرچاوە سروشتەکان بە تایبەتی نەوتی خۆی بەکارێنێ عێراقیش بە هەمان شێوە مافی ئەوەی نییە کە ڕێگری بکە لە ئێمە لەوەی کە چۆن ئاوەکانمان بەکاردێن و بەنداوەکانمان چۆن دروست دەکەین بەڵام بەداخەوە ئەوە بەراوردکاریەکی زۆر نابەجێ و نالۆژیکە لەبەرەوەی ڕەگەزی ئاو ڕەگەزی نەوت دوو بابەتی زۆر لێکهاوەکو بەکارێنانی خودی ئاو خۆی بڵێ ئەگەر بە شێوازێکی نێودەوڵەتی باسی لێ بکەین لە زۆربەی سەرچاو ئاویەکان و دەریاکانی نێودەوڵەتیەکاندا هەندێک سەرچاوی سروشتی هەیە لە دەریاکانی نێودەوڵەتەکاندا بۆ نمونە لەو سەرچاوە سروشتیانە نەوت هەیە یاخود سەرچاوی خۆراکی ماسی هەیە ئەمانە بەگشتی بەکارێنانی ئاو خۆی سەرچاو ئاویەکان خۆی ئەو سەرچاوە کانزا سروشتیانی کە هەیە لە ناوەکەدا یاسایەگەی بەپێی یاسا نێودەوڵەتەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش کە بتوانری ئەم بابەتانە چارەسەر بکات ڕەنگە هەندێک لە وڵاتەکان بێتە کێشە و گرفتیان بڵێن وەرمونە من سوود لەم سەرچاوە کانزایە وەردەگرم چونکە لە ناو نزیکە لە سنووری وڵاتەکەی منەوە یاسایەگەیە بۆمە دووسێک بابەت هەیە ئەبێ ئێمە تۆزێک بە ورتر سەرنج بخەینە سەری ئەوەی کە جەناب ئاماژەی پێدەی ئەکەوێتە چوارچێوەی پسپۆڕی یاسای ڕووبارە نێودەوڵەتەکانەوە کە ئەمە یاسایەکی جیاوازترە بۆ نمونەی یەکێتی ئەوروپا ئێستا ڕێکەوتنامەی تایبەت بم بابەتیان هەیە و ڕووبارێکی وەکو دانوب کە بە کۆمەڵێک وڵاتی ئەوروپا تێئاپەڕێ هەریەک لەم وڵاتانە پێڵێن بۆ بابەتی غەیری گەشتیاری سوودی لێوەرئەگرن هیچ کێشەیەکیشیان بڵێم کێشانی کێشە هەر بەردەوام هەیە بەڵام توانیوانە تێنەگەیشتنەکانیان لە چوارچێوە و بنەمای ئەم ڕێکەوتنا چارەسەر بکەن بەڵام بەنسبەت وڵاتێکی وەکو عێراقەوە لەبەرەوەی ئێمە خاوەنی ڕووبارێک نین کە لە ناو خاکەکەیا بێت زیاتر ئەکەوینە چوارچێوەی پسپۆڕی یاسای نێودەوڵەتی بۆ سەرچاوە ئاویەکانی ساڵی 1990ەوە چونکە ئەم یاسا باس لە چۆنەتی بەکارهێنان و مامەڵەکردن بە سەرچاوە ئاویەکانەوە ئەکات هەر لە دووتێوی ئەم یاسایەدا وەکو ئاماژەم پێدا بابەتی دادپەروەرانە و عادلانەی بەکارهێنانی ئاوە ئەمە پرینسپڵێکی زۆر سەرەکیە لە چارەسەرکردن و یەکلاییکردنەوەی کێشەکانی ئاوە بەڵام لەمە گرنگتر کە ئەم بابەتە پرسیارێکە بۆ وەڵامەکەی جەنابە پرەنسیپی زیان نەگەیاندنە بە هاوڵاتیانی خواریان پرۆژەکانی خاویان ناوچەکانی خواری ئەم بەنداوانە چونکە زیان گەیاندنیش بابەتێکە لە یاسای نێودەوڵەتیە زۆر مەفهوم هەڵەگرێت زۆر تەفسیرات هەڵەگرێت بەڵام لە کورتترین پێناسەیە ئەوەیە ئێستا دروستکردنی ئەو بەنداوانە بە هەموو جۆرێک زیان بە نامی کە بەڕێزت باسی کرد لە ساڵی 1990 کراوە باز لەو کراوە کە دەبێ وڵاتانی دراوسێ ڕێبکەون سەبارەت بە بەکارهێنانی ئەو کەواتە بەڕێستان پێتان وایە کە تا ئێستا کار بەم ڕێکوتنامەیە کراوە خودنا وەکو ئاماژەم پێدا ڕێکەوتنامەکە لە 2014 خۆشبەختانە چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بەشێکی زۆری دەوڵەتان بە تورکیا و ئێرانیشەوە خۆیان لە ئەندامەتی ئەم ڕێکەوتنامەیان ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنامەیە بە دوورەگرن بەڵام خۆ بە دەروگرتنی ئەم دوو دەوڵەتەش مانایی
بێبەریکردن و بێبەشکردنیان نایە لە بەرپرسیارەتی یاسای نێودەوڵەتی چونکە دوجار کارەساتە ژینگەیەکان بۆ نمونە پیادەکردنی مافەکانی منداڵان بە لە چاوگرتنی مافەکانی ئافرەتان ئێمە دەیان و سەدان ڕێکەوتنامانمان هەیە کە ئەم دوو وڵاتە هەردووکیان ئەندامنتیایە واژۆیان کردووە لەبیرت نەچێ دەستوری نەتەوە یەکگرتووەکان کە هەریەک لەم دوو وڵاتە و بە سووریاشەوە ئەندامنتیان ئەرکی یاسایی و ئەخلاقی ئەخاتە ئەستۆی ئەم دوو وڵاتە کە ڕێز لە ئیمزا و لە ڕێکەوتنامەکانی خۆیان بگرن. پێ دوای عێراق پێوی پابند بوو بەڵام ئەو دوو وڵاتی دیکە پێوی پابند نەبوو. عێراق و سووریا هەر سەرەتا ئیمزایان کردو و پێوە پابندن بەڵام ئەو دوو وڵاتە کە نەهاتوونەتە ناو ئەم ڕێکەوتنامەیەوە بە دڵنیاییەوە بۆ خۆلادانە لە دەرەنجامەکانی جێبەجێکردنی یاساکە بەسەریانە بەڵام وەکو ئاماژەم پێدا کۆمەڵێک بنەمایی تر هەیە بۆ نمونە جەرنامەی مافەکانی مرۆڤ بۆ نمونە ئەو ڕێکەوتنامانەی کە تایبەتە بە پاراستنی ژینگە لە سەروی هەمویانەوە ئێستا ئەگەر تێبینی کردووە ئێمە لە بەردەم کۆمەڵێک ئامانجی نەتەوەی گرتوەکان بە ئاماجەکانی پەرسەندنی گەشەسەندنیان ئاماژەی پێداوە بە ئێزیژەی گۆڵ ناسراون بڕگەی شەشەمی ئەم ئامانجانە زۆر بە ئاشکرا داوە لە وڵاتانی ئەندامەکان نەتەوەی گرتوەکان کە کاری پێویست بکەن کە هاوشانی یەکتر بێنە پێشەوە بۆ چارەسەکەنی گیر و گرفتە ژینگەیەکان لەسەر تاسەری جیهاندا. دکتۆر ئاخرین کۆنفرانسی COP29 کە لە باکوی ئازربایجان بەڕێوە چوو ساڵی پار یەکێک لە تەوەرە سەرەکیەکان باسکردن بوو لە کێشەی ئاو گرفتی ئاو لە بینی وڵاتانە و ئەم ساڵیش کە COP30 بڵین ئەوەی نەماوە کە دەست پێ بکاتەوە بە کارەکانی یەکێک لە بابەتە هەرە سەرەکیەکان دیسانەوە هەر بابەتی ئاوە کەواتە ئەتوانین بڵین ئێستا جیهانیش بە تەواوەتی گەیشتوتە ئەمریکا مەترسی ئاو بە جدی وەربژیرێت و وەکار لەسەر ئەم یاسا نێودەوڵەتیانە بکرێت بۆ گرفتی ئاو لە بینی وڵاتانە وەکو دوای پرسیاریژان. بڵێ بە دڵنیاییوە خۆشبەختانە ئەو ئەتوانم بڵێم ئەو ڕکۆمەندەیشنانیان ئەو بڕیار و وسایانەی کە لە ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیانەوە دەرەچێت شوێنێکی باشەگرن وەکو ئاماژت پێدا خۆی بۆ خۆی ئاماژەیەکی وازحە لەسەر ئەوەی کە کێشەیەک بوونی هەیە بەناوی کێشەی ئاو بەڵام کێشەی لەمە گەورەتر ئەوەیە تا چەند بڕیار و ڕاستپاردە نێودەوڵەتەکان یان بڕار و ڕاستپاردەی ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیانە جێبەجێ ئەکرێت چونکە هەنێک جار ئەم وڵاتانە ئەم بڕیار و ڕاستپاردانە سیفەتی ئیلزامی وەرناگرن کە سیفەتی ئیلزامیشیان وەرنەگر دەوڵەتان بیانوی و جۆرها ئەدۆزنەوە بۆ خۆ دەربازبوون لە جێبەجێکردنی ئەحکامەکانی ئەم بڕیارانە ئێمە ماوەتەوە بڵێن کە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان پابندین بە کێشەیەکەوە کە ئەویش کێشەی بوونی ئاوە هەریەک لە ئاستی خۆیەوە هەرێک لە ماڵەکەی خۆیەوە هەرێک لە ئاستی دائیرەکە و فەرمانگەکەی خۆیەوە پێویستە لەم بابەتە هاوکار بێت بەگرتنەوەی بەلوعی ئاوەکەی نازانم بڵێم بە فرێنەدانی کاغەزێک پارچە پلاستیکێک بەناو ژینگەکە ئەوە دوجار ڕەنگە ئەو پرسیارە بێتە ئاراوە بڵێ چ کێشەیەک چ پەیوەندێکی بە کێشەی کەم ئاویوە هەیە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیادبوونی پلاستیکە گرین هاوسی پێڵێن یان بە جۆرێک لە جۆرەکان بەرزبوونەوەی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆنە کە ئەمانە دوجار کار لە ڕێژەی بەهەڵمبوون و کەمبوونەوەی ئاسی ئاوەکانەکات ئێمە خۆشبەختانە هەرێمێکی دەوڵەمەنین بە سەرچاوە ئاوەکان بە حکمی ئەو باران و بەفرەی کە ساڵانە دەبارێت بەڵام بە دڵنیایی و حکومەتی هەرێمیش و ناوەندە بە پرسەکان پێویستیان بە ئامادەکاری و بەرەو پێشچوونی زیاتر هەیە پێویستە لە ڕووی مرۆیەوە سەرچاوەکان دەوڵەمەندتر بکرێن فەرمانگەکانی ئاو لە شار و شارۆچکەکانە دەسەڵاتی زیاتریان پێ بدرێت بۆی ئەو کێشانە بە جۆرێک لە جۆرەکان لە مەرزۆندی حاڵیان کۆتایی ببێت. سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ دکتۆر بەکر حەمامین دکتۆرا لە یاسا نێودەوڵەتەکان بۆ سەرچاوە ئاویەکان کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لامان بوو.